داوە کە ئەو کتێبانە ئێستاش لەر چوارخۆناغی کۆلێژی یاسا لە زۆربەی زانکۆکانی عێراق لە ئێرانە من خۆم لە تورکیا خوێنم ئەمساڵ کە ئاشنا بوون لە خوێندنی ماستەرا لەو زانکۆی کە لێبوون دوو کتێبیان کرد بە کۆرسی دووەمی ماستەر کە چوار کتێبە خوێنرا. بڕیار ئێمەی کورد بیریارمان هەبێ مفەکیرمان هەبێ ئەوەی کە دەتوانێت لە ناو شتە باوەکانە شتی نوێ کە خەڵک هەستی پێ نەکرد بێ خەڵکی نەزانی بن ئەوە مستەفا زەڵبی پێشەنگی ئەو کەسانەیە. ئەم زاتە هاتووە بەپێی زانستی خۆی بەپێی ئەزمونونەکانی ژێڵی خۆی خوێندنەوەی نوێی کردووە لە ناو سەرچاوەکانی دینی ئیسلام وەکو قورئان و سنە و ئەو شتانەی دەرهێناوە کە بەڕاستی لەگەڵ عەقڵی نوێ دەگونجێت. ئەنی پیاو دەتوانێت بە عەقڵەوە دەق بخوێنێتەوە. تەماشاکەین تەعەسوبمان زیاتر بووە، تەماشاکەین دەمارگیریمان زیاتر بووە. خاڵی جیاوازی تری دکتۆر مستەفا زەڵمی ئەوەیە لە هەر زانکۆیەک وانەی وتوێتەوە هیچ کتێبی مامۆستایەکی دیکەی نەوتوێتەوە بەردەوام خۆی کتێبەکانی داناوتوێتەوە. خاڵێکی دیکە ئەوەیە مامۆستایەکی ماندوونە ناز بوو دکتۆر مستەفا زەڵمی بەردەوام هەوڵی داوە کە لە خوێندن و خوێندنەوە بەردەوام بێت. ئێمە تا ئەم ساڵیش کتێبی نوێی داوا کردو بۆمان کڕووە لە چەند یعنی کەمتر لە مانگی پێش وەفاتی کۆتا واژۆ ئیمزای کرد لەسەر نامەیەکی دکتۆرا کە خۆی مشریفی بوو تەواو بوو. گلەیەکی ئەم خەلکی خودکەین چکو بچی ئەف خزمەتە هەندا مازن vê muzexwanê û ev şînorên hinde berkeftî û ev pêzanînên hinde qîmet me lew zehmet pê vebir û me dirskkirin bu hindê ku hewlatiyê me mifoy jê bibînît pitir dîroka xwe binyasît pitir şarastaniyeta xwe binyasît. تقریبا برای 2 سال که جلسات موید که گل قطابیت خواه ساعت بوم کی سیرانت زانستی هزار دفن تا ولاتیا گلک نینه کو قصد چطور صاب کردن پشتینگی برطنگه نه گلک موزنه و برفره وەک سەردانە خەلکی بۆ موزەخانە دهوکیان نیشتیمانی پڕاستی خەلکی دهوکی سەردانەوە گەلێکە کێمە. موزەخانەمە نەوەکی هەر موزەخانێکی دەرڤەیەک و خەلکێک بێت پارێکی بدات تا بێتە ژوور موزەخانەمە یا بەلاشە و کارمەندێن موزەخانە هەمی گاوات خزمەت دانە خزمەتە خەلکی کرد. وإذا قيل لهم انفقوا مما رزقكم الله قال الذين كفروا للذين آمنوا أنطعم صد مالت کردار به باجر دژین ایرو اکش کردت من عمری 88 سال و اوه بری 7 روزه امر خدا کری جا کردت باجار جنکوی و کردت دوروبر جنکوی همی کوم دبن هفتیاوی دا هفتیا مرناوی دا خارن دانن و تین جمع کدو و قرآن تخوینن و برهاتنا مرنا وی آپ مکریه جميع الأنبياء المرسلين والحمد لله رب العالمين. الله قبول آمين يا رب. اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير ام خیرویا دیدن حولا چکرنه سامسا چکرنه اوا پلاوا چکرنه اورا مسی قلاندنه بری قرآن دخونن نین دخون آب دخون خیرویا قرآن دخونن